گروپی میوزیکی لور وەک هەمیشە چالاک وەک هەمیشە پڕ لە وزە و پڕ بەرهەم ئەم جارەیان بە بەرهەمێکی نوێ گەڕاونەتەوە کە ئەویش بەرهەمی هونەرمەندی کۆچ کرد و ئیسماعیل سابووریە کە ئەو بەرهەمەیان بڵاو کردوتەوە و بەرهەمەکەشیان بە زیرەکی دەست کرد ڤیدۆکلیپەکەیان بۆ دروست کردووە کە ڤیدۆکلیپەکەش لەلایەن کاک ئارش جەمالەوە دروست کراوە کە بەڕێزیان بەرهەمهێنەرن و ڤیدۆکلیپێکی زۆر جوانیان لەسەر ئەم بەرهەما دروست کردووە جا ئەم ڕۆی کورسات مەگەزین و ئەم ئێوارەیە میوانداری کاک نزار زێوی هونەرمەندمان کردووە لەگەڵ کاک ئارش جەمالی بەرهەمهێنەر کاک نزار کاک ئارش بەخێربێن بۆ سۆدی کورسات مەگەزین دەستان خۆشت بۆ ئەم بەرهەمە جوانە سپاس بۆ ئێوەش دووبارە بەخێربێن بۆ کورسات مەگەزین کاک نزار کاک ئارش دەستان خۆش بێت بۆ ئەم بەرهەمە جوانە بەداخەوە کە مامۆستا خۆی لە ژیانانیە بۆی بینەری ئەم بەرهەمە جوانە بێت ڕۆحی شاد بێت زۆر بەرهەمێکی جوانتان هەڵبژاردەوە بەرهەمی ئایشل کاک نزار پێم بڵێ چۆن بۆ ئەم بەرهەمە هەڵبژارد و چیرۆکی هەڵبژاردنی ئەم بەرهەمەمان بۆ باسکە بەڵێ سەرەتا درود بۆ ڕۆحی مامۆستا ئیسماعیل سابوور ڕۆحی شاد بێت ڕۆحی شاد بێت ئەو هونەرمەندە و هەموو هونەرمەندانی کە کۆچیان کردووە سەر لەگەڵ مانانی لێرە ئەم گۆرانیە ئەگەڕێتەوە ڕەنگە بڵم بۆ 8 ساڵ لەمەوبەر 7 ساڵ بۆ 8 ساڵ لەمەوبەر ئێمە پەیوەندی بەردەواممان هەبوو زوو هات بۆ ستۆدیۆ ڕۆژێک هات وتی سەفەرێکی ڕۆژهەڵاتی کردبوو هاتەوە زۆر ئێنێرژێکی باش و جەوێکی باشی هەبوو جا نەخۆش بوو ماوەیەک وتی نزار وتم ئاوتی دەنگم زۆر باش بووە وتم ئێوتی حەزم لە گۆرانی ئایشلە بیڵێمەوە وتم ئاخر بە پەلەپەرتی تۆ دەنگەکەم وەرگرە دوایی خۆت ئیشی لەسەرکە منیش دڵیم ناشکان بەڕاستی ینی سەر هاتەست و چکە خۆش مەویست و حەزم لە دەنگی بوو ینی ئەوە شتێک نییە بڵێم من عاشقی دەنگی بووم ینی حەزمە هەر قسەشی بکردایە چێژم لێ بینی ئێتر هاتە ستۆدیۆ خێرا میترۆنۆم و شتەکانم بۆ ڕێخست و گۆرانەکەی وت بەم گۆرانیەوە ڕەنگە بڵێم 4 بۆ 5 گۆرانی تری لە لامە ئەمە تەنها ئەم تراکە نابێت و تراکی دیکەشە لە لای لەداهاتوە نەکەری مامۆستا ئیسماعیل زۆربەی و هونەرمەندانشی کە کۆچیان کردووە ئیتر ئەم تراکەم لێ وەرگر بەڕاستی خۆمی زۆرم حەز لێی بوو دانیشتم ئیشم لەسەر کردماوە یەک دوو جار ئیشم لەسەر کرد دوایی هاتمە سەر ئەوەی وتم چی بۆ بکەین ینی ئەم پیاوە لە ژیانانە ماوە ئەو خزمەتە جوانەی کردووە چۆن بتوانین ئێمە خزمەتێکی پێ بکەینەوە ئەو بوو لەگەڵ کاگارەشا قسەم کرد بەسپاسەوە کاگارش کە خۆی ئەندامی گروپی مۆزیکی لۆڕە و کێستا پرۆژەیەکی نوێی گروپەکەمان کە کاگ ئارش خۆی سەرپەرشتی ئەکا مەسەلەی ڤیدیۆ کلیپ و کاری ژیری دەستکردە وەکو ئەزمونێکی تازە کاگارش وتی بەسەر چاوتی من ئیشی تیاکەم منیش بەڕادانی زۆر شارەزانیم لە مەسەلەی ژیری دەستکردووانە وتم چی بکەم وتی یەک دوو فۆتۆ نەختێشتم بەرێ و گۆرانەکەم بەرێ شتەکانم بۆ نرد کە بۆی نردمەوە ئەم کلیپەی لێ دەرچوو بوو یعنی ڕێک بردمیەوە بۆ مەرحەلێکی مامۆستا سابوور لە ژیانە لەگەڵمانایە لەگەڵمانە کار ئەکا بۆیە ئەمە وەکو دیارەکە بۆ ڕۆحی ئەو هونەرمەندە نەمرا و ئیشەڵا لە داهاتوە بتوانین تراکەکانی تر و ئەو بەرهەمانی تریش کەماون ئەو هونەرمەندانی کە لە ژیانە نەماون وەکو پرۆژەیەک دەستمان پێ کردو و بتوانین درێژەی پێبین و بکەینە خزمەتێک بۆ ڕۆحی ئەو هونەرمەندانە هیوادارینە داهاتێکی نزیکە بەرهەمانێتی کەش بڵاو بکەنەوە و لە بیریشمان نەچێت دڵیان هەر هەموو ماڵێکی کورجیان لە ئەو گۆرانیەی تایتڵی درامای گەردەلول بووە کە مامۆستا ئیسماعیل سابووری ئەو گۆرانیە ئەڵێتەوە بە جەنگە جوان و تایبەتەکەی خۆی دووبارە ڕۆحی شاد بێت کاک ئارش باسێکمان لە پرۆسەی دروستکردنی ڤیدیۆکلیپەکە بۆ بکە بە AI چ شتێکی جیاوازە هەڵبژاردووە بۆ مامۆستا ئیسماعیل سابووری چونکە بێگومانم لەوەی کە ئەبێت ئەم جیاوازی هەبێت لەگەڵ هونەرمەندێکی دیکە چکە بەڕاستی ئەم مامۆستا بوو سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی کورسات بەڕاستی قسەکان زیاتر مامۆستا نزار هەمووی کرد پەیوەندی پێ کردم وتی ئیشێکی وامان لەبەردەسا چی بکەین تر وتم بەسەر چاو مەجموعەی هەندێک وێنم بۆ بنێرە لەبەرەوەی ڕێز و احترامێکی تایبەتی هەبوو مامۆستا ئیسماعیل لە لای هەموو خەڵکو بە دەنگە خۆشەکەیەوە بەڕاستی بە تایبەتی ئیشمان تیا کرد و لەگەڵ کاک نزارە
دائما پەیوەندیمان هەبوو هەتا ئەم بەرهەمە جوانە دەرچوو هیوادارم بە دڵی بینەرانی خۆشەویست دەستان خۆش بێ کاک ئارش بەرهەمێکی زۆر جوان و تایبەت بوو من هەر کاتێک کارێکی زیرەکی دەستکرد دەبینم هاوشێوەی ئەم کارانە بەڕاستی تووشی شۆکە بوومە تایبەتریش ئەم کارە چونکە ئابێ کارێکی شایستە بێت بە مامۆستا ئیسماعیل سابووری بێگومان مادەم کاک نزار لێ رازیە هەمووشمان لێ رازێ چونکە کاک نزار شارەزایە لە بوارەکە بێگومان کاک نزار باس لەوە کرد کە تەنها مامۆستا ئیسماعیل سابووری نابێتەوە چەندین هونەرمەند و هونەرمەندی دیکەتان هەڵبژاردە بۆ ئەوەی کە بەرهەمەکانیان بڵاو بکەنەوە ئایا ئەو هونەرمەندانە تەنها هونەرمەندە کۆچکردوەکان ئەگرێتەوە یاخود ئەو هونەرمەندانشی کە هێشتا لە ژیانە ماون لەگەڵ کاک ئارشاوتت پرۆژەیەکە دەستمان پێ کردو و بەردەوامە بین لەسەری ئینشاڵڵا تەمەنی ئەو هونەرمەندانی کە ماون تەمەنیان درێژە بێت و ئینشاءڵڵا سایان بمێنێ بۆ هونەر و بۆ نیشتیمان ئەوانەشی کە لە ژیانە نەماوەن ژیان و مەرگ لە دەست کەسانیە ئەوانەی کە لە ژیانە نەماون و کە بەرهەمەکانیان بە ئامانەت لای ئێمێ و خۆیان لە ڕاستیا کە بەرهەمەکانیان داناوە لە بیری ئەویان نەبوون ڕۆژە لە ڕۆژان بڵێ من نامێنم لەم ژیانەیە یا بەردەوام نابم یا حاڵی حسابێ بەڵام و توانە ئەم بەرهەمانە ئی ئێمەیە کە وترا ئیتر ئی خەڵکە بۆیە ئێمە ژەمانەوەی ئەو هونەرمەندانەی کە خزمەتی باشیان کردووە ئەو هونەرمەندانەی کە ئەیانەوێت ئەیانویست ڕوتی هونەری کوردی بەردەوام بێت بۆ شێوازە جوانی کە هەیە ئێمەش بتوانین وەکو گروپەکەمان جارە پێش هەموو شتێک لەوانەوە دەست پێ بکەین کە لە ژیانانە ماون هەڵبەتە تیاشیا بووە مەسەرەن توێتی من ئەم گۆرانی ئەیڵێم حەز ناکەم هەر بڵاو بێتەوە سەرڕەن گۆرانی بێژیشمان لای گۆرانی و توێتی حەز ناکەم بەس بۆ خۆمیە ینی حەزەکەم شتەکە بەس ئەوکو ئەرشی فێ بمێنێتەوە بەڵام هەمان بووە هەمانە زۆریشمان لایەکە بەڕەحمەت بێ وەکو کاک ئاتا چاوشین وەکو بەڕەحمەت بێ مامشێری خۆمان مامۆستا ئیبراهیم نەقلیان کە سرودێکی کرد بۆ ئەم بارودۆخەی کە لەم دوایار و یایتر فریانەکەەوە بەڵام ئێمە هەوڵین بەپی ئیمکانێت و بەپی توانە لەگەڵ کاک ئارش لەگەڵ برادرانی گروپە ئەمە لە چوارچەوەی ئەو پرۆژەیە یەک بەیەکی ئەو هونەرمەندانە بەسەرکەینەوە و بیان هێنینەوە ناو کۆمەڵگا و کە لەسەر شاشەکان بەردەوام بن و لەگەڵمانە بژینەوە جارێکی تر دەستە خۆش بە کاک نزار باس لەوە کردوتە ئەو هونەرمەندانە کە بەردەوام لەگەڵمانە بن و وەکوەوە بێکە لەگەڵ ئێمە ژیان بکەن پەیوەندی چۆنە لەگەڵ خێزانی هونەرمەندەکانە کاتێک کە بەرهەمێک بڵاوەکەنەوە پەیوەندی بە خێزانەکانیانەوەکەن و ئەگەر بەڵێتەوەکو چەندێک یارمەتی دەری ئێوەن بۆ بەرهەمانە لە ڕاستە من خۆم بە خێزانی ئەو هونەرمەندە ئەزانم ینی ئەندامێکی هەرێکێک لەو خێزانانم کە ئەو هونەرمەندانی تیا هەڵکەوتووە و ئەوەشی کە ئەیکەین تەنها و تەنها بۆ ئاسوودەکردنی ڕۆحی هونەرمەندەکەیەوە دڵنیام ئێمە نامانێت لۆت بۆ خێزانەکانیان دروستکەن چکە بارودۆخەکەی ئەوە نییە کە ئێستا سەرڕای خەم و خەفەت و دووری کەسەکە و کۆمەڵێک لەم ئازارانە تۆ بێت لۆدێکشی بۆ دروستکەیت بەڵام ئێمە بەشێکین لەو خێزانە ئەوانی ئێمە بە تەنیا مامۆستا ئیسماعیل سابوور بە تەنیایی بنەماڵی سابوور نییە ئیبنابیکی کوردستانە هەمومانە سلێمانی ماڵی ئەو بووە شاری ئەو بووە و ئێمەش خۆمان بە کەسوکاری ئەوانە زانین بۆیە لەو ڕوانگەیەوە هەرچێک بکەین بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین و هەر خانەوادەیەکیشیان کە بێتە پێشەوە خۆی هاوکار بێ لەگەڵمانە ئێمە دیسانەوە ئەیخینە سەر و سەرچاوە دەستە خۆش بە کاک نزار سپاس بۆ تۆ کاک ئارش دووبارە سپاس بۆ تۆ خۆشحاڵ بوون کامڕۆ لەگەڵمانە بوون بۆ هیوایی کە بە زووی بەرهەمەکانی دیکەش بڵاو بکەنەوە و دووبارێک تری ببینینەوە بێکمان پەیوەندیمانە بێت و کاک نزار کورسات هەر ماڵی خۆیەتی و هەر لێرە کورسات هەوارەیە کورسات ماڵی هەمووانە و ئاوادان بێتە میشە دەستان خۆش بێت و دووبارە بەخێر بێن سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوەش